بە دوای داگەڕا لە نێو پەرتوکە گەورەکەیدا نەیدەدۆزیەوە پاشان بینی لە پێش خۆی دایناوە پامێکی نووسراوی ئەمریکا بۆ پیرۆزباییکردن لە کوردستان بە بۆنەی کابینەی نوێەوە پیرۆزباهیە لە سەرۆکوەزیر و هەروەها حکوومەتە هەرێما کوردستانی دکنج بۆ پێکانینە کابینەیە نو باوایەکی سەرکەفتی بێگومان سەرۆکوەزیر و حکوومەتە هەرێما کوردستانی هەب بەشێنمەیە نێزیکن جگە لە پیرۆزبایی پەیامە نووسراوەکە ئاماژەی بە ئامانجێکی ئەمریکا کردبوو کە دەیەوێت کوردستان کاری بۆ بکات ئەم کار لەسەر چەند پرسێن گرنگ دکن ئەو ژی ئەو لە کاریە هەرێمێ چاکسازیە ئابووری هەروەها باشکردنا پەیوەندیان دنابەرە حکوومەتە هەرێما کوردستان و حکوومەتە عێراقی دەنە ئەم پەیامەی وەزارەتی دەرەوە کە ڕۆژی پێنجشەمە خرایە ڕوو و بیرهێنانەوەیەک بوو کە کوردستان و بەغدا ناکۆکی قوڵ و مێژوویان لەسەر خاک و نەوت هەیە چاکردنەوە وشەیەکی سەرنجڕاکێش بوو کە گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەکاری هێنا بۆ ئاماژەکردن بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەواتایەکی دیکە ئەمریکا پێی وایە پەیوەندیەکانی نێوان عێراق و کوردستان لە ئێستادا تێکشکاون و پێویستیان بە چاکردنەوە هەیە بەڵام ئایا کابینەی نوێ دەتوانێت ئەو کێشانە چارەسەر بکات کە لە ساڵی 2023ەوە چارەسەر نەکراون بەڵام ئەم جارە دوای گشتپرسی سربەخۆی کوردستان ئەم پسپۆڕە کوردەی واشنگتن ڕوونی دەکاتەوە بارودۆخێکی نوێ و گونجاو بۆ چارەسەر لە عێراق هاتۆتەکایەوە کە پێشتر بوونی نەبووە جۆرێک لە یەک تێگەیشتن هەیە چونکە هەم حکوومەتی عێراقی بۆی دەرکەوتووە کەوا ناتوانێت سیاسەتی نەوتی هەرێم و ئەو 9 ملیۆن برمینە نەوتی کەوا هەرێم دروستیە کافی سفری بکە و هەروە هەرێمی کوردستانیش دەزانێت کە ئەم تاکلایانی و ینی ئابووری سربەخۆ 100% پشتبەستن بە نەوتێکی هەرێم کە هەرێم هەڵبەتە چواردەوردراوە بە وڵاتی تر و هیچ شتێکی دەرواچەیەکی ڕاستەوخۆی نییە بۆ فرۆشتنی نەوتەکەی بە هەر حاڵ بۆی دەرکەوتووە کەوا سربەخۆی تەواو بەدەست ناهێت بۆیە پەیوەندیکردن و اعتیمادکردن لەسەر بەغالەوە چی ئاسانتر بێت تا لەسەر وڵاتێکی وەکو تورکیا یاخود ئێران یاخود گەورەتر و دوورتر وەکو رووسیا و وڵاتە ئەوروپیەکان هۆکارێکی گەورەی گرنگیدانی واشنگتن بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا پسپۆڕان دەڵێن پەیوەندی بە استراتیژی توندی ئیدارەی ترەمپەوە بەرامبەر ئێران هەیە بۆچوونی زاڵ ئەمڕۆ لە واشنگتنەوەیە عێراقێکی بەهێز کە ناکۆکی نیە و خۆی نەبێت کەمتر دەکەوێتە ژێر هەژمونی ئێران نام عەبدوڵڵا ڕوودا و واشنگتن